لە سێبەری باوەڕدا. بەرجی یەکەم، نووسینی مامۆستا فەتحوڵڵا گولەن. بە دڵخاوەنی وەسوەسە نییە. مادەم دڵی کەسی توش بوو تەنگ دەبێت، مانای وایە دڵخاوەنی وەسوەسەکە نییە، چونکە ئەگەر وەسوەسە کەرەستەی دڵ بووایە بێتاقەت و بێزار نەدەبوو، شەیتانیش خۆی بە دڵێکی لەم جۆرەوە خەریک نەدەکرد. ناڕەحەت بوون و بێزاری دڵ لەمەوەیە. دڵ بە وەسوەسە ڕازی نییە و خاوەنیشی نییە، لەبەر ئەوەی لە ڕووی مانە و ماهیەتەوە هیچ پەیوەندیەکیان لە نێواندا نییە، ئەوە دڵ لە دەست وەسوەسە ناڕەحەت دەبێت، لە پەرچەکرداری کەسەکە و بەرزبوونەوەی تاو، گرژبوونی برۆ و نێوچاوانی و ئێشانی سەری و نەمانی ئیشتیها و تامی دەمیەوە تێدەگەین کە دڵ خاوەنی وەسوەسەکە نییە، بەڵکو ئەمە وەکو چوونە ژوورەوەی میکرۆ بە بێگانەکان وایە بۆ ناو لاشە. کاتێگەم هێرشە ڕوودەدات، میکرۆبەکان هەندێک زیان بە لاشە دەگەیەنن، بەڵام لە بەرامبەردا جەستە خانە جەنگاوەرەکانی خۆی دەخاتە کار و لە ئەنجامی ڕوبەڕووبوونەوە و جەنگێکی لەم جۆرەشدا پلەی گەرمی لاشە بەرز دەبێتەوە. بە وێنەی ئەمە پێکاتەی معنەویمان لە بەرامبەر ئەو بیر و خەیاڵ و وەسوەسە نامۆیانەوە کە هی دڵمان نین، جەنگاوەرەکانی خۆی ئامادە دەکات و لە دژی ئەم سوپا شەڕەنگێزە دەجەنگێت. لە ئەنجامی ئەمەشدا تا دەمانگرێت و دڵمان ناڕەحەت دەبێت ئەگەر جەستەمان هیچ جۆرە بەرەنگاربوونەوەیەک پیشان نەدات و چەشنی بزن کاتێک جۆرێک مار دەبینێت ئەژنۆی بشکێت، مانای وایە جەنگاوەرە پارێزەرەکانی لاشە لە بەرامبەر ڤایرۆسی ئایدزەوە چەکیان داناوە و لە جەنگەکەدا ژێرکەوتون. ئەگەر لە بەرامبەر وەسوەسەدا دڵ و ئیمانمان خۆی ڕانەگرێت، ئەو کات وەسوەسەش نابێت و پلەی گەرمیش بەرز نابێتەوە. ئەمەش بە مانای وەرە و چیت پێخۆشە بیکە دێت، شەیتانیش هەر ئەمەی دەوێت. دڵی توش بوو بە وەسوەسە وەکو ئەو کانیاوە وایە کە خراپەکاران خۆڵ و خاشاکی تێدەهاون، دەتوانن بەم جۆرە لە بابەتەکە بڕوانن. با بڵین کانیاوێکی پاک و بێگەرد و سازگار هەیە کە تامی ئاوەکەی چەشنی ئاوی زەمزەم شیفای دەردەدارانە. ئەم کانیاوە پیرۆزە لەلایەن هەمووانەوە ناسراوە و لە هەموو دنیاشدا ناوی دەرکردووە. هەنووکە کەسێکی ناپاک بە دزیەوە دێت و بۆ یاخ و خۆڵ و خاشاک و تەپ و تۆزی تێدەهاوێت. کاتێک تۆ ئەمە دەبینیت دەڵێیت ئەی هاوار، کانیەکەم وشی کرد، تیاچوو، پیس بوو. بەڵام لە بنەڕەتدا حەقیقەت وانییە. ئاوی بەخۆڕ و ڕۆیشت و تەپ و تۆز و خۆڵ و خاشاک لەگەڵ خۆی دەبات، بێگەردی خۆی دەپارێزێت. ئەگەر تۆش دڵ و ئیمانت وەکو کانیاوێکی ساف و ڕوون وابێت، هیچ تەپ و تۆزێک زیانی پێناگەیەنێت. ئەو تەپ و تۆزە دەڕوات و تۆش کانیاوەکەت هەمیشە بە سازگاری دەمێنێتەوە، کەواتە ئەو لێڵی و پیسیە هی خودی کانیاوەکە نییە. بەڵێ، حاڵی دڵێکی توش بوو بە وەسوەسە ئابەم شێوەیەیە. وەسوەسە ئیرادەی نییە و هەتا لە کرداردا ڕەنگ نەداتەوە مرۆڤ لێی بەرپرس نییە. وەکو لای هەمووان ئاشکرایە، ئیرادە و شعور مەرجن بۆ بەرپرسیاریەتی و لێپرسینەوە. ئاژەڵان و ئەوانش کە خاوەنی عەقڵ و شعور نین بەرپرسیار نین. لەمڕۆوە ئەگەر لە وەسوەسەدا ئیرادەبوونی نەبێت و نەخشەی بۆ نەڕێژرێت و پێی نەوترێت وەرە و دەرگاکانی بیر و دڵی بۆ نەخرێتە سەرپەشت، ئەوە بەرپرس نابین. ئەوەندە هەیە دەبێت نەهێڵین بێتە سەر ئاستی کردارەکانیشمان. ئیرادە بەگشتی خۆی لە بەرامبەر وەسوەسەیەکدا دەبینێتەوە کە بەبێ پێشوازی دێت، هەر بۆیە ناتوانێت ڕێگری لێ بکات، چونکە ئەو بەبێ هیچ داعوەت و بانگکردنێک دێت. جگە لەمە، لەوانەیە مرۆڤ بەهۆی بەدوای یەکدا هاتنی بیرەکان و لە دەرەوەی ئیرادەی خۆی هاوڕێ لەگەڵ ئەو شتانەدا کە بینیونی و بیستونی و خوێندونیەتیەوە ڕوبەڕووی هەندێک بیر و یادەوەری و خەیاڵ ببێتەوە. لە ڕاستیدا زۆربەی جار ڕزگاربوون لەم شتانە ئەستەمە، چونکە لە ڕوویەکەوە داخوازی و پێداویستی سروشتی مرۆڤە. جیم، وەسوەسە وەکو تۆڕی جاڵجاڵۆکە وایە و ڕێگر نییە لە بەرەو پێشچوونی مرۆڤ. وەسوەسە ئەگەر ناڕێکی و نەگونجانە ناوخۆیەکەی ببیندرێت، زیانی نابێت. قورئانی پیرۆز دەفەرمێت إن كيد الشيطان كان ضعيفا. بەڵێ،
شەیتان فێڵی هەیە بەڵام لە حکمی نەبوودایە. بۆ نمونە بەنێو دوو دیواردا تێدەپەڕێت، دەبینیت تۆڕێکی جاڵجاڵۆکە ئەمبەر بۆ ئەو بەری ڕێگاکەتی گرتووە، دەگەڕیتەوە یان بەردەوام دەبیت. تۆڕی جاڵجاڵۆکە دەتوانێت بەڕاستی ڕێگر بێت لە ڕۆیشتنت؟ بێگومان نەخێر. وەک بربەستێک نایبینیت و وەکو ئەوەی هیچ نەبوو بێت لەسەر ڕۆیشتنی خۆت بەردەوام دەبیت. پێغەمبەرمان صلی الله علیه وسلم فەرموویەتی کە شەیتان بە زۆر دەستی بەندە ناگرێت و بەرەو کوفر و گومڕایی و گوناه و خراپەکاریەکان ڕاپێچی ناکات، بەڵکو ئەو تەنها تاوانەکان دەڕازێنێتەوە و بریق و باقیان پێوە دەکات و سەرنجڕاکێش و جوان و شیرینیان دەکات. ئەوە تەنها خوایە کە چاکە و خراپەی دروست کردووە و هەر ئەوە کە خەڵکی بەرەو هیدایەت و گومڕایی دەداتە بەر. وەسوەسەکانی شەیتان وەکو کۆشکێک وایە کە بە کەف و بەڵقی ڕەنگاوڕەنگ دروست کراوە، بەڵام لە ژێریدا چاڵی قۆڵ هەیە، کۆمەڵێک چاڵی وە کە قۆڵیان بە کیلۆمەتر پێوانە دەکرێت. ئەگەر کەسی توش بوو بزانێت وەسوەسە شتێکی کاتیە و بەسەر دەچێت زیانی نابێت. وەسوەسە هێندەی ئەو پەڕی کە بە فوێک دەفرێت لاوازە، چەشنی ئەو پەڵە هەورانە وایە کە ماوەیەک کۆ دەبنەوە و پاشان بڵاوەی لێ دەکەن، بە دواشیدا نەباران هەیە و نەبا. مانەندی ئەو بۆشاییەی هەوای ئاسمان وایە کە ڕێبوارانی نێو فڕۆکەیەک بۆ ماوەیەکی کاتی هەستی پێدەکەن، نەشایانی ئەوەیە هات و هاواری بۆ بکرێت، نەپێویستی بە لەخۆدان و قژڕنی نیشە.